بەڵێ سنوور سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانیە چەندین ڕۆژە لە ئەمریکایە لە واشنگتن ببەر پرسێن هەری پلە بلندی ئەمریکای جویە پشتگیریە سیاسی ئابووری و سەربازیشی ji bo asayîş û aramiya Kurdistanê jî bê peydakirin mêvanê me heye divê derbarê de em bijne mêvanê xwe Doktor Osman Elî serokê rêxistina task bo lêkolînên stratejî mêvanê me ye silav û rêz bo te Doktor Osman Doktor Serokvezîr ev çendîn roj e li Washington'e ew dîdarên gopêkanîne heta ne li gor nirxandinê te ew hêviyên ku têne kirin ji seredana Serokvezîr Barzanî bi cih bûne بەنای خودای گەورە و میهرەبانەوە سڵاو لە بینەرانتان بەڵێ منیش وا ئەینرخێنم هەر وەکو ئەو ئەوانەی پێشوو کەسەی جۆگری بووین بەڵێ ئەو سەردانە لە کاتێکدا دێ کە هەرێمی کوردستان کەوتەتە ژێر شاڵاوێکی فشارێکی زۆر بۆ کەمکردنەوەی بەڵکو لە دەستدانی هەرێم وەکو قەوارێک لەبەرەوە ئاخر قەراریان ئەوە دوێنە ئەوە بوو چەند ڕۆژی بەرەسە بوورە ئەوە بوو کە نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێمیان قەراریاندا نادەستوریە و دەربێ و نەمێنێت ئەمە طبعاەمە نادەستوری بچکە بە گوێرەی مادەی دستوری 21 بەرگە 4 هەرێمی کوردستان حەقی هەیە لە بواری ئابووری گەشەپێدانی پەروەردە و ئابووری و چەند بوارێکی تر نوێنەرایەتی هەبێ چی لە ناو قونسڵیە سەفارات یان چی بەجیا ئەمە مافێکی دەستوری بوو بەڵام ئەو مافە لەلایەنی بەسایی بەکارهێنانی دەسەڵاتی دادگا بۆ مەبەستی خۆیان بۆ چوونی من ئەوە مەبەستێکی ئاسایشی ئەجندەی ئاسایشی جمهوریەتی ئیسلامی ئێرانە ئەوە هەدەفەکە بوو بەڵام حەزەکەم لەوەشە بڵێم هەرێمی کوردستان لەیلە تایبەت نییە لەمەدا کوبێک لە کەنەدا قۆنسڵیاتی لە زۆر شوێن مەکتەبی نوێنەرایەتی هەیە لە جیا لە سەفاراتی کەنەدی لەبەرەوەی ئەوە کرا نادەستوری بوو سەفەری باڵین کاک مەسرور لەم کاتەدا کە ئەمریکیەکان وەکو دیار سەفەرە زۆر لە ناکاو بوو بۆ بایەخێکی زۆری پێدرا ئەگە سێری وتارەکەی بلینکن بکەین کە باسی کرد وتی عیبارەیەکی بەکارێنا بە ئینگلیزی ڕزێلیەنت کەیارجی یعنی وەکو بڵێ حکوومەتێکی وەکو بڵێ زۆر بەهێز و بە سەبر بەخۆڕاگەر ئەوەی بەکارێنە و دوایش وتی ئێمە یا ئامادەین هەموو یارمەتێکی سیاسی و ئەمنی و ئەمە ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێم هاوپەیمانێکی استراتیجیمانەیە هاوبەشیمانەیە لە ئامانجەکان لەبەرەوە ئەم زیارەتە لەم کاتەدا هاوکاریانە بکەین کە ئەمریکا گوتی ئێمە بەردەوامی پێدەدەین لەگەڵ هەرێمی کوردستان بۆ نمونە لە ڕووی سەربازیەوە کە ئەوان پشتیوانی بەردەوامی پێشمەرگاکەن و ینی خۆتان دەزانن ئێستا هێزەکانی ئەمریکا بە تایبەت لە لای بەشێک لە بەغدا و لە عێراق ینی وەکو سەربازانی بێزراون پێتان وایە کە ئەمریکا بیر لەوە بکاتەوە لە پاش دەرچوونیشی لە عێراق بە شێوەیەک لەگەڵ عێراق ڕێک بکەوێت کە سەربازەکانی لە هەرێمی کوردستان بمێننەوە بەڵێ من حەزەکەم لێرە بە خوێنەوارتان بڵێمە لە تقریبەن 2012 کتێبێکم نووسی بە ناوی پەیوەندیەکانی کورد و ئەمریکا هەرێمی کوردستان و ئەمریکا لەو کتێبەدا چەندەها وتار منایکێک لەوانەی هەلەری کلنتن و چەند سیاست مەدارێکی و ئاکادمیسیۆنی ئەمریکی ئەڵێن ئێمە ئەگەری هەیە لە دوا ڕۆژدا ئەگەر لە عێراقش بکشێنەوە بەرەو هەرێمی کوردستان بڕۆین من لەو کتێبەدا ئاماژەم بەوە کردووە و ئەمڕۆ لە هەموو کاتێکی زیاتر
ئەم ئەگەرە بەهێزە بێ ڕۆژ بە ڕۆژ چکەوە تا ئێمە ئاگادارین لە پەرلەمان ئەو ئەحزابانی کە نێزگین لە ئێران ئەیانەوێ بۆ بڵێن ئەمریکیەکان و قواتی تەحالوف لە عێراق دەربچێت بەڵێ ئەو ئەگەرە هەیە و ئەمەش بە بۆچوونی من لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بێت لە بەرژەوەندی کوردە بێت و ئەمەش ئەمەوێ بڵێم ئەمە دووبات کراوە ئەو یارمەتیانەی کەوا لە بواری ئابووری و سەربازی دووپات کراوە لەلایەنی چێوە لەلایەنی ئامۆس هاکستن کە ڕاوێژکاری وزە و گەشە پێدانە لە ئیدارەی بایدن و لەلایەنی جاکس سۆلیڤانەوە کە سەرۆکی دادگای با بڵێن سەرۆکی ئینستیتیوتی مخابەراتی ئەمریکیە و لە هەمان کاتە لەلایەنی زۆربەی ئەندامانی کۆنگرس و هەمان کات ئەندامانی دیموکرات و کۆماری هەمان خاڵیان جەخت کردەوە بە تایبەتی نانسی پێلۆسی کە سەیەکێکە لە ئەندامە سەرەکیەکانی کۆنگرس لەلایەنی دیموکراتەکانەوە بەڵێ پێشی ئەچێت لە دوا ڕۆژێکی نێزیکدا بودجەی یان بەشی هەرێم لە یارمەتی سەربازیەکان زیاتر بێ دکتۆر دخوازم دکتۆر سەردانە سەرۆک وەزیر مەسرور بەرزانی کارگەریên wê demek nêzik de li ser Bexdayê diyar dibin Amerîka dikare çi helbestê li Bexdayê girêdayî van rêkeftinan hinardekirina petrola herêma Kurdistanê gefên ku li hemberê herêma Kurdistanê hene li Bexdayê di pratikê de fişarê li Bexdayê bike ferm یعنی خۆی حەزم کردەوەش بڵێم لە یارمەتی سەربازی ئەمریکیەکان بۆ هەرێمی کوردستان بەڕاستی پەیوەستە بە ڕێکخستنی و یەکخستنی هێزی ئاسایش و پێشمەرگە لە هەرێمی کوردستان ئەگەر ئەوە بێ و من ئیستا زۆر وەکوڵی بە ئەگەرێکی زۆر ئەزانم ئەم پرسە سەر لە نوێ لەگەڵ کاک مەسرورە زۆربەی سیاست مەدارەکانی ئەم ئیدارەی بایدن قسەیان کردووە دەربارەی ئەمە اینجا بێمە وڵامی پرسیاری جەنابت بدەمەوە ئەڵێم بەڵێ خۆی ئەمریکا ئێمە زۆر ئاگادارین ئەو نەوتەی کە حکوومەتی عێراقی فرۆشێت با بڵێن داهاتەکانی ئەچێتە بودجەی فدرالی بانقی فدرالی ئەمریکی اینجا لەوێدا ئەمریکا وەکو وەسیە لەسەر عێراق و لەسەر پارەی عێراق لەسەر لەبەرەوەی عێراق چەند ئیلتزاماتێکی دەولی هەیە جێبەجێی نەکردووە و عێراق تا ڕادەیەک تاکو ئیستەش بە شوەیەکی ناڕاستەوخۆ لە ژێر وسایەی با بڵێن ئومەم متحیدە و یۆنامیە لەبەرەوە بەڵێ ئەمریکا ئەتوانێت من خلالی یۆنامی و من خلالی ئەو وەرەقە پشارەی ئابووریەی کە هەیەی ئەگەر بێت حکوومەتی عێراقی سوور بێ لەسەر ئەو مۆقفانەی ئەو هەڵوێستانەی کە ئێستایەتی هەڵوێستێکی دوژمنکاریە بەرامبەر هەرێم ئەو فشارە ئابووریە بەکاربێنێ و فشاری ترشێ دیبلۆماسیش یعنی وای لێ دێ ئابووری حکوومەتی هەرێم وەک ببوورە حکوومەتی عێراق دراوەکەی وەک دراوی تومانی ئێرانیە بێ و دراوی لوبنانیە بێت اینجا ئەو کاتە ئەمە جۆرە فشارێکە لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمە بێت دکتۆر زۆر سپاس دەکەین سپاس بۆ ڕوونکردنەوەکانت کە لەگەڵمان بووی دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی